إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. بەڕاستی ئەم قورئانە هیدایەت بەخشە بۆ چاکترین ڕێگە و ڕێباز و بەرنامە مژدەش دەدات بەو ئیماندارانەی کە کار و کردەوە چاکەکان دەکەن کە بێگومان پاداشتی زۆر و بێسنوور چاوەڕێیانە. فی سەبیل الله ببەخشە بەوەی کە ئیسلام پێی پەخشە، قورئان و فەرموودە و تار، فێڵ و مەکری شەیتانی تیا دەبێ بەتار. خێرا ببەخشە بەم دەنگە، بەسوودترە بۆ مرۆڤ لە شیلەی هەنگا. نەوەی چاپوک و چەڵەنگ و چاک، بێشک پێشکەشی دەکات بەگەل و خاک. خۆشی سەرچاوەی بەخشین و هاوکاریە، ڕێی ڕۆشنکەرەوەی لایباریە. ئەوەشی دەنگی قورئان دەنگی قورئانە، هاوکاری بکەن لەم شەوی قەدر و لەم ڕەمەزانە. بەناوی خوای گەورە و میهرەبان. ئەمڕۆش لە بەرنامەیەشتر کە بەرنامەیەک جیاوازتر لە بەرنامەکانی ڕابردوومان، ئەویش لە پرۆژەی ژیانەوە. بێگومان پرۆژەی ژیانەوە لە هەر شوێنێک چاکەکردنێک هەبێت، لە هەر شوێنێک هاوکاریکردنێک هەبێت بۆ هەژاران و هەروەها بۆ هاوکاری دەنجی ڕەسەنی قورئان. بێگومان ئێمە لەوێ ئەمڕۆ شەمانەوێت دەنگێکی ڕەسەنی ئەم ناوچەیەتان پێ بناسێنین کە لە 2009 بە 24 کاتژمێر بەبێ وەستان ئیلا ئەڵڵاهوممە مەگەر کاتێک کە مشکیلەیەک لەم جیهاز و لەم کەلوپەلە ڕوویدا بێت ئەگەر نا بە بەردەوامی ئەم دەنگە ڕەسەنە کە دەنجی قورئانە بەسەر ئەم ناوچەیەدا وەک تافگە و هەروە ڕێژنەی باران بەسەر ئەم خەڵکەدا باریوە. بێگومان ئێستا پێویستی بە هاوکارێت، چونکە جیهازەکانی کۆن بوون و هەروەها پێویستیان بە نۆژەنکردنەوە و نوێکردنەوە هەیە کە لە ڕابردوودا لە ڕێی کۆمەڵە گەنج و هەروەها خێرخوازانی خواپێداوانی دەسواڵە ئەم دەنجی قورئانە پەخشی خۆی کردووە بەبێ وەستان. بۆیە لە ئێستادا پێویستی بە هاوکاری و هەروە هەمانجێوەیە. وا بێگومان قورئانی پیرۆز پێغەمبەری خۆشەویستمان چەندان فەرموودەی لەسەر هەیە کە گوێگرتنی و هەروەها وتنی ئەوەی گوێگریت و ئەوەی ئەشرێت پاداشتان وەکو یەکتر وایە. هەروە جگەلەوەی بێگومان پاداشتی یەکجار گەورەی قورسایەکی زۆر دەخاتە سەر تەرازوتان لە ڕۆژی دیاکردنەوەی ئیحسان و خراپەکانتان کە ئەویش قورئانی پیرۆزە، هەر عەرفێکی هەر پیتێکی دەچاکت بۆ ئەنووسرێت. بێگومان ئەگەر ڕۆژێ تەنها ئەتوو بتوانی لە 24 کاتژمێر تەنها نیو کاتژمێر دەنجی قورئان بکەیتەوە، ئەوە چەندان پاداشتی گەورەت بۆ ئەنووسرێت. بێگومان ئەوەشی کە هاوکاری ئەم جۆرە پرۆژانە دەکات، جا چ لە ڕێگای زەکاتەکانیان بی کە ئەچێتە بواری فی سەبیل الله و هەروەها چ لە ڕێگای بەخشینەکانتان بیت، ئەوە بەشدارە بن لە کۆی ئەو چاکانەی کە لە ماوەی 24 کاتژمێر، چونکە ئەوە هەر چرکەیەکی لەوانەیە 100 نەفەر گوێ بگرێت یان 1000 نەفەر گوێ بگرێت. ئەتوو هەر چرکەیەک کە 1000 نەفەر گوێ ئەگریت، هەر چرکەیەک لەو چاکانە بۆ توش حیساب بکرێت. زائیدی کار لە کاری حیسابات و هەروەها سەرژمێریدا نامێنێت چاکەکانت. بۆیە هاوکاری پرۆژەی ژیانەوە و هەروەها بە بەردەوامی کە هاوکار بوونە هیوادارن لەم پرۆژێشمان کە پرۆژەیەکە بۆ سەدای قورئان و هەروەها بۆ دەنجی قورئان لە دەڤەری سۆران ئێمە ئەمڕۆ بەڕووی ئێوە داواڵایەکەین، هیوادارن بتوانن بەبێ هیچ گومانێک بەبێ هیچ دوو دڵیەک، چونکە ئەم دەنگە دەنجی قورئانە و هەروە بێگومان گەیاندنی سەدای وتاری مامۆستایانی عازیز و خۆشەویستی ئەم دەڤەرەیە و هەروە جگەلەوەی ئەم دەڤەرە و دەڤەرەکانی تریش و بە گشتی کوردستان هەر مامۆستایەک جێگەی متمانە و هەروە قسەکانی پەیوەست بێت بە قورئان و فەرموودا بێگومان لێرەدا پەخش کراوە. و هەروەها قورئانیش بە 24 کاتژمێر بە دەنجی هەموو قاریەکانی جیهان و کوردستانیش و هەروەها تا دەڤەری سۆرانیش قاریئی باشی تێدا ئێمە بڵین ئەو دەنگەتوانیوێتی بیان هێنێتە پێش و هەروەها
لێرەدا چەندان تەفسیری قورئان کراوە، وهروە لێرەدا تەفسیری قورئان و هەروە گرنگی زۆر بە شیکردنەوەی فەرموودەکانی پێغەمبەری سەروەریشمان درراوە. بۆیە هاوکاریەکانتان جێگەی ڕەزامەندی خوای گەورەیە و هەروە پەرەپێدانە بەمانەوەی دەنجی قورئان بەبەردەوامی بۆ ئەوەی بتوانێت بەبەردەوامی گوێچکەی بیسەرانی ئاو بدات بە ڕێژنە باران و هەروە کانیاوی ئیمان کە ئیسلامە. مسلمانانی ئازیز و خۆشەویست و ئیسلام لە دڵا شیرن، قورئان لە دڵا چەسپی و ئەوانەی دیانەوێ قورئان هەمیشە لە بڵندگۆیەکانی کوردستان بربڵاو و پڕسەدا بێت. ئەوازەکات و بەخشینەکانتان ببەخشن بەو دەنگەی کە لە سۆران و دەوروبەری پەخشی 24 کاتژمێری قورئان و فەرموودە و تاری زانایانی هاوچەرخ پەخش دەکات. لە ئێستادا پێویستی بە هاوکاریە بۆ بەردەوام بوونی، چونکە چەند ساڵە بەخۆبەخشی لە ڕێی خێرخوازانەوە بەڕێوە دەچێ. پێویستی بەنەوژەنکردنەوەی ئامێرەکان و پێشکەوت و ترکردنیانە بۆ ئەوەی بتوانێ بگات بە گوێچکەی گشت خەڵکی ئەم دەڤەرە خۆشەویستەمان. هاوکاریتان چاکەی تای تەرازووی دواڕۆژتان چەند قات قڕستر دەکات، چونکە دەبنە هۆکاری گەیاننی سەدای قورئان بە گوێچکەی بیسەران. ئەویش دەنگە زوڵاڵەکەی دەنگی قورئان ڕادیۆی سۆرانە. ئەو ستۆدیە بچووکەیە بینن بێگومان کاری زۆر گەورەی تێدا ئەنجام درراوە. ئەو کارە گەورانەی کە تێیدا ئەنجام دراون بریتین لە 6 شت. یەکەمینیان بێگومان ئەم سەکۆیە یان ئەم ستۆدیۆیە شوێنی ئەو گەنجانە بووە کە دەنجیان خۆش بووە و هەروە توانیویەتیان لێرە پەرە بە بەهرەکان و هەروە بە تواناکانیان بدەن. و هەروە لێرەدا تەفسیری قورئان کراوە و هەروە هەر لێرەدا شیکردنەوە بۆ فەرموودەکانی سەروەرمان کراوە لە سەعیی بوخاری و هەموو ئەو فەرموودە سەیعانەی پێغەمبەری خۆشەویستمان و هەروە هەر لێرەدا وتاری زانایان وتاری زانانی ئەم دەڤەرە لێرەدا تەنزیل کراوە و هەروە جگەر لێرەدا سرود بێژە دەمخۆشەکانی ئەم دەڤەرە و هەروەها شاعیر و مناجات پێشکەشکەرەکانی ئەم دەڤەرە توانیویەتیان لەم سەکۆیە بتوانن توانە و بەهرەکانی خۆیان تاقیب بکەنەوە بەبێ جیاوازیش هەر ئینتیمایەکت هەبێت بەس میمەوێ و توانایانت هەبن لەو چوارچێوە تێپەڕ نەچێت، چونکە ئەمانە تەرازوون بۆ ئەم دەنگە ڕەسەنە تەرازوویەکی پڕ میهرەبانیە بۆ مرۆڤایەتی و هەروە بۆ خەڵکی ئەم دەڤەرە. بۆیە بێگومان هاوکاری ئەم پرۆژە بن بۆی بتوانێت ئەم 6 خەزێنە واروە ئەم 6 بەهرەیە لە ناو کۆمەلگای کوردەواریمان گەشەی پێ بدات و هەروە هەر بە زیندوی بمێنەوە قورئان دەنگە ڕەسەنەکەی قورئان و هەروە تەفسیری قورئانی خۆشەویستمان و هەروەها شیکردنەوەی فەرموودەکان و وتار و سرود و شعر و مناجاتەکان. هیوادارین لەم مانجی ڕەمەزانە وهروە لەم شەوی قەدرا خۆتان بەقەدر بکەن لە لای خوای گەورە یارمەتی پرۆژەیەکی ئاوا بدەن کە پرۆژەیەکە بۆ بەردەوامیدانە بە دەنگە زوڵاڵ و پڕ میهرەبانیەکەی قورئانی پیرۆز.